چییە کامەیە هەردوو لا ڕێکەون لەسەریوە بە جۆرەی لێک تێگەیشتنەکەژە بۆ ئەمە بکرێ و لەبارەی هەردوو ڕەهەندەکەەوە هەردوو با بڵێن پرسەکەەوە نەوتیش و داهاتی ناوخۆش داهاتی نانەوتیش راپۆرت بدرایە بە ڕاستپاردە بدرایە بە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق مەبەستا بۆی بڕیاری لەبارەوە بدایە بەڵام ئەمانەیە هیچی دیار نی و کورت و پوخت ئەوەی دیارە لە کۆبنەکەی دوێنەیە کاتێک نوێنەرانی کورد کۆبنی دوێنەی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەڵێ ویستویانە باسی موچی هەرێمی کوردستان بکرێ سوودانی زۆر زۆر بەهێمنی کریوتون جارێ وازی لێبێنن دیارە لێک تێگەیشتنەکە وەکو ئەوەی کە پێویستە بوو بڕوا جێبەجێ بکرێ وا نەبووە تەنها مانگی پێنجی با بڵێن پێگوزەر کرا و بۆ مانگی شەش و مانگەکانی دیکە وا دیارە لە بەردەم گرفتێکی نوێداین منەم پرسانە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم دکتۆر ئەمین بەکر پەرلەمانتاری پێشووتری عێراقە و پسپۆڕی ئابووری سیاسیشە دکتۆر ئەمین لە دوکانەوە لەگەڵما بێ بڕیارە دکتۆر ڕێبین سەلامیشم لەگەڵا بێ مامۆستای زانکۆی و کادری پارتی دیموکراتی کوردستانە ئەو لە هەولێرەوە بەڵام پێم وا بەهێشتان دکتۆر ڕێبین بەردەست نییە قەرارە کەمێکی تر لەگەڵمانە بێتە نێو گفتوگۆکەوە دکتۆر ئەمین سڵاوت لێبێ هیوادارم زۆر زۆر باشبی بەخێر بێی بۆ زووم پێم خۆشم گفتگوێت لەگەڵاکەم بەڕاستی لێک تێگەیشتنەکە تەواو جێبەجێ ناکرێ یان تەنها لە بەردەم هەندێک وردەکاری دیاریکراوین لەبارەی نەوت و لەبارەی داهاتی ناوخۆیان نانەوتی و ئەگەر ئەمانە چارەسەر ببن تاو لێک تێگەیشتنەکەش گرفتێکی دیاریکراوی نامێنێ زۆر سپاس و هیوادارمێوەش باش و تەندروست بن سڵاو و ڕزی تایبەتیمان هەیە بۆ هەموو بینەرانی ئەم بەرنامەیە بەداخەوە کە ئەوەی کە ئەبێ بیڵێن ئەوەیە کە ینی جێگەی طموحی یەمەنیە یاخودەوەی جێگەی چاوەڕوانی خەڵکی هەرێمی کوردستان نییە ئەویشەوەیە کە ئەم دوو دەسەڵاتە لە هەرێمی کوردستاندا و بە تایبەتیش دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستان کە تەحەکوم بە سەرۆکایەتی حکوومەت و هەرێمی تا ئێستا بەدەستە گەرچی کار بەڕێکەرە لە ڕاستیدا ینی ئامانجی بنەڕەتی ئەو ڕێککەوتنێک نییە کە بەو شێوەیە کە لەگەڵ بەغدادات ئامادە بێت بۆ تەسلیمکردنی مەلەفی نەوتی بە دەرەجە یەک باز لە بابەتی داراییەکانیش بێنە چونکە بابەت داراییەکان قابلی چارەسەرن 2000 چونکە بریتە لە بڕێک پارە زیاد و کەم ئەتوانرێ بدرێ و بە دەرەنجامەمان ینی قازانجەکەن بەڵام لەبەرەوەی کە ئەمان نایەنەوێت دەستبەرداری مەلەفی نەوتی بن و نایەنەوێت بەڕاستی ینی ئەگەر لە ژێر فشارەکانیان زۆر توڵ نەبێ نانەوێت تەسلیمی بەغدایی بکەن و دەیانەوێت بە هەر ڕێگایەک بێ ئەم بابەتە لە ژێردەستی خۆیان بمێنێتەوە هۆکاری ئەوەش زۆرن کە توانرێت لە کاتێک کە پێویست بێ باسی کەیت بۆچی دەستبەرداری مەلەفی نەوتی نابن بابەتی هەرە سادە ئەوەیە کە ئەوان لە ڕاستیدا خەمی گشتی خەڵک بەلای ئەوانەوە گرنگیشی ئەوتۆی نییە یاخود گرنگیشی دەرەجە دووی هەیە واتە بەرژەوەندی گشتی خەڵکی هەرێمی کوردستان و بازاڕ و موچە و ژیان و بژێوی خەڵک لای ئەوان پلەیەک نییە ئەوان لە خۆشی خۆیان داژین و بەشی ئەویان هەیە و پارە و داهاتیان بەشێوە دەسەکەوێت کە خۆشگوزەران بن بەڵام لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستانە لەسەر حسابی دەست بەسەراگرتنی قوت و مافی خەڵکە بۆ دەستبەرداری مەلەفی نەوتی نابن مەلەفی نەوتی مەلەفێکی ئاڵۆزە ئەم ئاڵۆزیە بەشێکی ینی ئامانجدارە واتە بە ئامانج کرا بەس کراوە و بەشێکیشی نەزانانە ینی پاروی خەڵکی کوردستانیان کردوتە گرێوی گەڵ کۆمپانیا نەوتەکان و وڵاتان و ئەو گرێوە نەوتیانەی کە کردویانە باش دکتۆر بەڕاستی بۆچی پێت وایە هەرێمی کوردستان ناوێ مەلەفی نەوت ڕادەست بکە لە کاتێکا یەکەم لێک تێگەیشتنی کردووە لەو بارەیەوە ئیمزای لەسەر کردووە و ئەبێ ڕادەستی بکە بۆ ئەگەر نیەتت نییە نیازت نییە بۆچی ئەم کاراکەیت
لەگەڵ دوو کەسە خەڵکی خۆت و لەگەڵ حکوومەتی فیدرالی ئەمە یەک دوو لە 30 مانگی ڕابردوو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران هەبوو لە کۆتای با بڵێن ڕاگەندراوی کۆبنەوەکە بەڕوونی ئەڵێ ئەو کات قسە لەبارەی ئەو بوو کە ئێستا ناتوانن ئەو نەوتەی کە بەرهەمێنرێ لە هەرێمی کوردستان بەشی ئەوە نییە بتوانرێ ڕادستی عێراق بکرێ بەڵام هەر ئەو ڕۆژە وتیان ئێمە ڕادستیەکەین تەواو ئەوەی کە بەرەم هەیەنرێن ڕادستیەکەین ئەگەر وابێ بۆچی نیەتی ڕادستکردنی مەلەفی نەوتی هەرێمی کوردستانی نییە لە ڕاستیا یەکەم خەڵکە پێویستە بڵێن لەم بارەیە ئەوەیە عیبەیەکی گەورەیە و خیانەت لە خەڵکی هەرێمی کوردستان بە لەسەر بنەمای درۆکردن سیاست لەگەڵ بەغدایە بکەیت چونکە ئەوە دوجار کاریگەری نەرێنی هەیە بۆ سەر خەڵکی هەرێمی کوردستان و شەرعی دەدا بەوەی کە بەغدا سزای خەڵکی هەرێمی کوردستان بدات بەو شێوەیە کە لەسەر بنەمای ئەو درۆیانەی کە لەگەڵ یاکرێت بەوەی کە ئەمە ڕای دەگەن کە بێ پابند دەبین باشە ینی فەرەزە نەم قسەیە ڕاستە ئەوان پابند نەبوون بە ینی نەوت نەبووە بەوەی بیکەنە بۆ ڕێکەوە خۆیان دڵنەکەواش نییە ئەی باشەی داهاتە ناخۆیەکانی هەرێمی کوردستان کە خۆیان بە حکوومەتی عێراقیان و تۆ لە ماوەی ڕابردوودا ئێمەدا بڕی داهاتی ناخۆی ماگەرەمان لە 300 میلیارد دینار 320 تا 320 میلیارد دینار دەبێت ئەم 320 میلیارد دینارە هاتوتە سەر 120 میلیارد دینار ئێستا تۆ بێت ینی لەسەر ئەمە ینی 1 تریلیۆن دیناری موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بخەیتە گرەوەوە بەس بە ئەوەی کە ئامادە نەبیت دام بەوەدا بنێ کە داهاتی هەرێمی کوردستان ینی 120 میلیارد دینارە ئەمە ناڕازگۆیەکی ترە و ناڕازگۆیە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستانیش چونکە خۆیان لە ڕاگەیاندنەکانی ساڵان و مانگانی پێشووتریشدا ئەمەیان وتووە کە داهاتی هەرێمی کوردستان تاکو نزیکەی 320 میلیارد دیناریش ڕۆژتووە جاوەڵا بن دواتر دێمە سەر ئەو ژمارانش دکتۆر ئەمین و بە دیاریکراویش لەبارەی داهاتی ناوخۆ یان داهاتی نانەوتی داهاتی فیدرالی لەبارەی ئەوە شۆ گفتوگۆکەین بەڵام بۆ مەسلەی ڕاستگۆیی و با بڵێن ئەوەی دیکەیان بەڕاستی ئەمڕۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق دکتۆر شاخەوان ئەڵێ لەسەر نەوت ڕێککەوتوین تەواو هیچ گرفتێکی دیاریکراو نەماوە لەبارەی داهاتی نانەوتیش هەنگاوی گەورنراوە بەڕاستی ئەمە قسەی لە بەرپرسێکی باڵای پارتی لە بەغداد بۆ ئێمە سەرباری ئەم قسە ئەرێنیانە لە خودی پارتی دیموکراتی کوردستانیشەوە کە تۆ گوتت بڕیاردەری سەرەکین بۆ ئەم پرسانە لە هەرێمی کوردستان لێکەوتەکانی یان ئاماژەکانی ئەم باشیانە ئەم لێ دوانە ئەرێنیانە نابینین ڕێکەوتن لەسەر نەوت کراوە بە گوتەی خۆیان بۆ نەوتەکە ڕادەست ناکرد لە ڕاستیە بابەتەکە بم شێوەیە کەوەی کە دەیڵێن یانی ئەوەی کە دەیڵێن ڕاستە ئەوان پێیان باشە چونکەلانی عراقی لە ئێستادا مەبەستێتی تەنها دڵنیا بێتەوە لەوەی کە ئایا بەڕاستی ئەمان ئامادەم نەوت تەسلیمی بەغا بکەن یا خودنا چونکە تەسلیم نەکردنی نەوت مانایەوەی ئەمان جۆرە سیاسەتێکی تریانەیە ئەگەر بڕەکە هەر چندێک بێ ئەگەر تەسلیمی بکەن بلای عراقەوە خوێنەوەیکی ئیجابیە بۆی عراقیەکان تەنانەت ڕێگەیان بەوە داوە ئەگەر بێت و بڕێکی کەمیش نەوت تەسلیم بکەن ئەمان قبوڵیان بێ ئەمن لە ڕوویەکەوە لە ڕۆیشی دیکەوە ینی ئێستا کە باسی لەوە کردووە کە ئەوان لەسەر بابەتی داهاتەکانی ناوهداهاتی ناوخۆ ناکۆکێن داهاتی ناوخۆ ئەوان خۆیان لە مانجی پێشدا ئاعترافیان کرد بەوەی کە 120 میلیارد دینار ئامادەن تەسلیم بکەنەوە ئەوە بەڕێکەوتن کراوە بێزگەلەوە ئەگەر دەڵێن داهاتی ناوخۆ بە شێوە ناکات داهاتی ناوخۆ لەوە زیاترە داهاتی ناوخۆ لەوە زیاترە و بە پێی ڕاگەیاندراوەکانی خۆیان ئایا ئەو داهاتی کە بەغدا داوای دەکات چییە؟ لە ڕاستیدا ئەگەر ئەوەی کە هەرێمی کوردستان دەڵێت ناڕاستە هەرێمی کوردستان دەڵێت تەنها داهاتە فیدراڵەکان داهاتە فیدراڵەکان چی ئەگرێتەوە بە حسابی هەرێمی کوردستان دەیە تەفسیری ئەو داهاتە فیدراڵەکان بکە کە تەنها ئەو دام دەستگانی کە سەر بە حکوومەتی فیدراڵین و لە هەرێمە بۆ نمونە بەشیان هەیە یاخۆت بەڕێوەبەرایەتیان هەیە وەکو گومرگ وەکو پۆلیسی گومرگە وەکو جیاوازات و جنسێ و
هەندێک لەم ینی نووسنگەی سەر بە وەزارەتی خارجی فیدراالی و کۆمەڵێک لەم دامەزگایانە بەڵام ئەمە زۆر دوورە لە ڕاستیەوە لە ئەساسە هیچ ینی هینێک نییە هیچ بەڵگەیەک نییە کە ئەم بۆ چوونە بسەلمێنێ داهاتە فیدراالەکان هەموو داهاتانن کە بەپێی دەستور ئەسنەوە خەزانەی حکوومەتی فیدراالی و لە محافزەکان لەگەڵ محافزەکاندا بەیەک لێک یاسادە ڕێکخراون کە یاسای ئیدارەی مالیە بەپێی یاسای ئیدارەی مالی بەپێی یاسای ئیدارەی مالی ئەو بەپێی یاسای ئیدارەی مالی ئەو ینی دارایی داهاتی کە وەزارەتەکان یان دەیدەن ڕێگادن کە پارێزگاکان کۆی بکەنەوە یاخۆت هەرێم کۆی بکاتەوە یەک شتە واتە لە بۆ پارێزگاکان و هەرێمەکانی هەرێمی کوردستانی جا نەکردێتەوە هەرێمەکان وا ڕێکخراوە هەرچی داهاتێکی زەریبە باجەکان هەر داهاتێکی ڕسم هەر ڕسم جا بە هەموو دام و دەستگاکانەوە هەمووی بۆ حکوومەتی ینی فیدراالیە گەڕێتەوە دێگەڕێتەوە خەزانەی حکوومەتی اتحادی وەزارەتی دارایی لەوێ دووبارە دابەش دەکرێتەوە لەوێ دووبارە دابەش دەکرێتەوە واتە ئەویش لە سایە 50 چێتەوە بۆ محافەزەکە لە سایە 50 ئەمێنێتەوە بۆ خەزانەی گشتی فیدراالی ینی وەزارەتی دارایی فیدراالی ئەمەی مەبەستە بۆ هەرێمی کوردستان بەڵام لایەنی هەرێمی کوردستان داهاتێکی تر باز دەکات جاوەڵات دکتۆر دواتر دێمە سەری ئەوە قەرار بوو لیژنەیەکیش پێک بێ بە گوێرەی لێک تێگەیشتنەکە بۆی ئەم ناکۆکیەش ڕاستیەکەی چارەسەر بکات جا بزانم ئەگەر زانیاریەک شتێکی دیاریکراو هەبێ هەر بەڕاستی ئەو لیژنەیە توانن ئەمە یەکلا بکەنەوەی یان نا بەڵام دکتۆر ئەمین دوای لێک تێگەیشتنەکە لیژنە پێک هات بۆ هەم پرسی نەوت هەم بۆ داهاتی نانەوتی پێت وایە پێشنیازەکانیان ئەوانەی کە پێشکەشیان کردووە هیچ لەبارەی بەرەو پێشچوونی لێک تێگەیشتنەکە یان جۆرێک لە نزیکی زیاتر دروست بکەن سەرتا پێویستەوە بڵێن کە لایەنی عراقی گلەی ئەوەیە کە هەرێمی کوردستان هاوکار نییە لە گەشتن بە زانیاری تەواو لەسەر داهاتەکانی هەرێمی کوردستان داهاتن نانەوتەکان باسی مەلەفی نەوتی مەکە کە ناشەفافێتێکی زۆر هەیە بەڵام لایەنی هەرێمی کوردستان ئەوەی لەسەر ساغ بۆتەوە کە هاوکار نییە بۆ دەستڕاگەشتنی لایەنی یان لیژنەکان بە زانیاری و داتای پێویست لەسەر بڕی داهاتەکانی هەرێمی کوردستان بۆ مانایە حکوومەتی هەرێمی کوردستان ناشەفافە وەک چۆن لەگەڵ خەڵکی خۆیان ناشەفاف و ناڕازگۆیە بە هەمان شێوە لەگەڵ لایەنی عراقیش وایە و هۆکارەکانی ئەوە چییە خەڵکی هەرێمی کوردستان دەمێکە و مێژوێک دکتۆر لەبارەی نەوتەوە ناڕازگۆیە هەڵدەکات ڕوونە با لەبارەی نەوتەوە ینی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە هەندێک ینی ئەمە قسەی فەرمی هەرێمی کوردستان نییە بەڵام پێشم لێک تێگەیشتنە زۆر جار هەندێک مەسلەی دیاریکرا و پرسی دیاریکرا و داواکاری دیاریکراوی بەغداد کە بۆ هەرێمی کوردستانە بوو دەیانبەستەوە بە حەقیقەت قەوارەی هەرێمی کوردستانەوە بۆ پرسی نەوتیش ئێستا بە هەمان شێوەیە دەیبەستنەوە بە قەوارەی هەرێمی کوردستانەوە بەڵام بەڕاستی پرسیارەکە ئەوەیە ئیرادەی بڕیاردان لەبارەی مەلەفی نەوت دۆسەی نەوت ڕادەستکردن ڕادەزنەکردن داهاتەکەی بەڕاستی ئیدارەیەکی کوردستانیە لە دەستی پارتی وێکێتی و لە بەدەستی حکوومەتی هەرێمی کوردستانایە یان بەڕاستی ئەوە لایەنی دیکەیە کە ئەتوانێت ئێستا لەم بارەیەوە بڕیار بدات جا کۆمپانیاکانە وڵاتی دیکەی هەرێمیە سەریکە قسەکردن لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان بابەتە ئەبەسێتەوە بە قەواری هەرێمی کوردستانەوە قسەکە لەسەر ئەوەیە کە تۆ بێ بگەڕێتەوە بۆ دەستور مادەی 112 ئایا دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە نەوت سەربەخۆ بفرۆشێ یاخۆ دەبێت لەگەڵ بەقایە بێت ئەوەی کە هەرێمی کوردستان کردوێتی ئەوە نییە تەنانەت تەفسیرەکەی کە خۆشەیەکا بۆ دەستور بەو شێوەیەش سیاسەتی نەکردووە یا سیاسەتی نەوستیشی بۆ شێوەیە ڕێک نەخستەوە بۆ نمونە ئەگەر هەرێمی کوردستان دەڵێت ئەبێت ینی سەلاحێتی فرۆشتنی داهاتە ینی بڵێن مەلەفی نەوتی یاخۆت نەوت مافی هەرێمی کوردستانە بەتایبەتی ئەو بڵێن حەقل و بیرانەی کە لە دوای
دوای 2005ەوە ینی دەنگدان لەسەر دەستورەوە بەرهەمهێنراون ئەوە هەرێمی کوردستان پابند نەبووە بە ئەمەشەوە چونکە لە مادی 111 و لە مادە هەر لە ناو مادی 112 ئاڵێت سیاسەتی نەوتی یان لە مادەی هینیشە لە مادی 110 دەستوریشە بەزەوت دەکات کە سیاسەتی نەوتی سیاسەتێکی اتحادیە واتە ئەبێ حکوومەتی ئیتحادی سیاسەتە گشتەکە دابڕێژێ هەرێم بەشدارە لەم سیاسەتە ئەبێ ئارێتێک بدۆستەوە بەشدار بێ لە گفتوگۆکردن لە داڕشتنی سیاسەتی نەوتی بەمانایەکی تر بڕی فرۆشتنی نەوت فرۆشتن و دانانی نرخی نەوت شێوازی فرۆشتنەکەی لە چۆی فرۆشێ بە چێ فرۆشێ چکە من بابەتێکە پەیوەنددارە بە سیاسەتی نەوتیەوە ئەمە اختصاصی حکوومەتی عێراقیە حکوومەتی فیدراالیە دەرهێنان و ئیدارەدانی حەق لە نەوتیەکان بە پێی بۆچوونی هەرێم منیش لەوانەیە بۆچوونی ئەوم هەیە ئەگەر لە ڕووی دەستوریەوە مافی هەرێمی کوردستانە ئەگەر حکوومەتێکی باش و ڕازگۆ لەگەڵ خەڵک و لەگەڵ عێراقی شەبواە بۆ ئەوەی کە ئێمە بە ئەم مەلەفە بە ڕازگۆی ببرێڕێەوە بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان نەکراوە ئەگەر هەرێمی کوردستان لە قۆک و قەوارە مافی ئەوەشی هەبێت ئیدارەی مەلەفی نەوتی بکات بەڵام لە ئێستادا ئەبێ زۆرمان پێ خۆش بکە ئەو مەلەفە لە دەستی ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان بسەندرێتەوە بۆ لەبەرەوە یەک هەر لەبەر هیچ شتێک نەبێت لەبەرەوەی کە ئەو گرێ بەسەر نەوتیانی کە کراون بە شێوازێک کراون تا نزیکەی 50 ساڵی کردتر هەموو ئەو بەرهەمە نەوتیانی کە لە خاچی هەرێمی کوردستان و لە خاچی کوردستاندان هەموو ئەوانە بەڕەهنی ئەو کۆمپانیانە کراون بە شێوازێک کە ئەو سەرمایە زۆرە نیشتیمانیە بە هەدەر و بە فیڕۆ ئەدرێت بە جۆرێک کە لە سەدا زیاتر لە سەدا 50 ئەو داهاتە ئەو سامانە بۆ کۆمپانیەکان و تێچوون و ئەوانە ئەڕۆن بەشیشی تریشی بۆ هەندێک تێچوونی خزمەتگوزاریە ڕۆکە ئەویش واتە ئەو دەسەڵاتدارانەی کە لەوێ ئەم مەلەفەیان ڕێخستۆ یاخۆ لە ڕێگەی ئەو کۆمپانیانی خۆیانەوە کە بەشدارن لەیتر لە هەر لە سکیورتی و هەر لە پاراستن و پاکردنەوە و گواستنەوە هەموو ئەم بابەتانی تر کەواتە بزانە ینی ئەوەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەبێتەوە زۆر بڕێکی کەمە لەم سامانەی کە گوایە بە ناوی خەڵکی هەرێمی کوردستانەوە شەڕیەکەن و لەسەر ئەم سامانەش لەسەر ئەم نەوتەش خەڵکی هەرێمی کوردستان قوتەکەی بڕاوە لە 2014ەوە تەسحیەدا لە 2014ەوە معناتی هەیە بۆ زیاد دەبێت ساڵ بۆ ساڵ زیاتر دەبێت و موچەیە بردرێ کاری کردوتە سەر بنەی تەحتی لە هەرێمی کوردستاندا خزمەتگوزاری نییە هەرێمی کوردستان بە تەواوەتی دوا کەوتووە لە ڕووی خزمەتگوزاری و ژیانکردن تێدا هەموو ئەمانە هۆکارەکەی ئەم جۆرە سیاسەتەیە ئێمە وەکو خەڵکی ینی لە ڕاستیە ینی ئێمە وەکو ینی خەڵکێک کە چاودێری ئەم بابەتەکەین پێمە وایە کە لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە ئەم مەلەفە لە دەستیان نەمێنێت لە دەستی تەنان لە سەلاحەتی قەواری هەرێمی کوردستانیشان نەمێنێت لەبەرەوەی دەسەڵاتدارەکانی دەسەڵاتدارێکی ئەمین نین دەسەڵاتدارێک نین کە شانی ئەوە بن متمانیان پێ بکرێت لە هەرێمی کوردستاندا و بە جۆرێک ئەم سەرمایەیان خستۆتە خزمەتی خۆیان و بنەماڵەکانیان و کۆمپانیەکان دکتۆر ئەمین چۆنیان کردووە ئەوە بابەتی زۆرە لە ڕووی تەکنیکیەوە توانرێ باز بکرێ لە ڕووی شێوازی و گرێبەستانە یان ئەگەر دراسی بکەیت لە ڕووی ئەکادیمیەوە ئەو گرێبەستانە چۆن کراون چەنی بۆ تێچوونە چەنی ئەو گرێبەستانە گرێبەستی هاوبەشین بێزگەلەوەی کە گرێبەستی هاوبەشین ئەم بەشێک لەم کۆمپانیانە کۆمپانیای فەیکن چۆن کۆمپانیای فەیکن کۆمەڵە کۆمپانیای تر هەند کۆمپانیای دایکن ئەم کۆمپانیانیان دروست کردو ئەو کۆمپانیایی کە پێوتر کۆمپانیای دایک کاتە گەڕێتەوە بۆ برانچە ئەسڵەکەی خۆی سیر دەکەی هیچ ینی هینێکی نییە هیچ مرکزێکی اقتصادی ئەو تۆی نییە کە متمانەی پێ بکرێت ئەی چۆنە و ئەم پرۆژە گەورانە ئەم پرۆژە گەورە اقتصادیانە دراونتە کۆمپانیایە کە هیچ بنەمایکی اقتصادی نییە وەکو هەر وەک ئەو گرێبەستە غازیانی کەم ماوەی پێشووتر مەسرور بەرزانی لە ئەمریکا لەگەڵ دوو کۆمپانیا کردی کە کۆمپانیەکان بە هەموو شێوازێک ڕوون بوو کە ئەمانە کۆمپانیای دروستکراوی خۆیانن و لە ژێر جنسەیەکی ئەمریکیان داونەتێ بۆ ئەوەی کە بە ناوی ئەمریکاوە گرێبەستیان لەگەڵا بکەن دکتۆر بەڕاستی ئەگەر وا بێ داهاتی نەوتی هەرێمی کوردستان یعنی هەندێک لە لێکدانەوەکان بۆ ئەوواچن کە سروشتی ڕێککەوتنەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکانە ئاوایە کە زۆربەی بۆ کۆمپانیاکان ئەگەڕێتەوە بەڵام بەڕاستی ئەگەر کۆمپانیای فەیک بن و کاتێک ئەگەڕێیتەوە بۆ کۆمپانیای دایک
نازانی چی ئەگوزەرێ ئەی بەڕاستی داهاتەکە بۆ کوێ ئەڕوا کێ سوودمەندیەکەمە دۆخی داهاتی با بڵین پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستان بەم شێوەیە بمێنێتەوە و دوای ئەوە ئێوە ئەڵێن پارتی دیموکراتی کوردستان تەحەکومی پێواکە بەڵام قسەی مانگێک و 3 ڕۆژ لەمە و پێشی قوبات تاڵەبانی پێش لێک تێگەیشتنەکە بۆ میدیایەکی نزیک لە یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی کردبوو دەڵێ بەڕاستیەوەی بەغداد داوایەکە ئەی بەسمەوە بە مەسلەی قەواری هەرێمی کوردستانەوە تەسلیم بوون و نەمانی تەواوەتی قەواری هەرێمی کوردستانە بەڕاستی مەلەفی نەود لە نێوان ئەوەی کە لایەنێک بێوێ وەکو ئەوان ئەڵێن قەوارەی هەرێمی کوردستانی پێنەهێڵن و لە بینی کۆمەڵە کۆمپانیای دیکەش کە نەزانین چین و چینین و فەیەک بن لەو نێوەندەیە ئەوەی کە قازانجەکە کێیە بۆی ئەم مەلەفەوا بمێنێتەوە ئەم دۆسیەوە بمێنێت هاوڕێجیان ئێمە ئەزانی لە کوردستاندا دوو بنەماڵی ئۆلیگارشی دەسەڵاتداری دەوڵەمەند کە دروست بوون و بە ملیارها دۆلاریان لە بژێر دەستایە بە تایبەتی ئەوانی ئەولا یعنی ئەم پارەیە لە چۆ هاتووە سەرچاوەکەی چییە؟ ملیارها دۆلار لە چۆوە دێ ئایامان کام کارگاکانی بەرهەمهێنانیان هەیە کە ینی کاڵایەک هەناردی دەرەوە دەکات ئەوان ئەوەی کە هەیەە کاڵای گشتی خەڵکی هەرێمی کوردستان و سامانی گشتیە بابەتی ئەوەی کۆمپانیای فێک ئەبێ ئەمە بڵێن ینی خۆ هەموو کۆمپانیەکان فێک نین بەڵام بۆ نمونە ئەمان دێن بە بڵین بە کۆمپانیایکی ئەمریکی یا بە کۆمپانیایکی بەرتانی یا بە کۆمپانیایکی فەڕەنسی یا ڕووسی عەقدێکی لەگەڵاکەن بۆ ئەوەی کە هین بکرێت بۆ نمونە کە گرێبەستێکی نەوتی لەگەڵاکەن لە ناوچەیەک دۆزینەوەکەیەتی یا دەرهێنانەکەیەتی یاخود بە بازارکردن و هەناردەکردن و بە بازارکردنیەتی کاتێک کامە دەکەن هەر لە سەرتاوە کۆمپانیەکە هێشتا گرێبەستەکان لەگەڵا نەکردووە نیوەی ئەم سەهمانەیان کڕیوەتەوە بۆ خۆیان ئەمە پێشتر ڕوون بۆوە چەند جارێک باس کراوە واتە چەند سەرمایە یان سەهمەکانی ئەو کۆمپانیایی کە ئیشەکە دەکات بۆ خۆیان کڕیویانتەوە کەواتە لێرە پێشەوەی کە بخرێتە بازارەوە لەبەر خۆیان دەیدەنێ کاتێک کە خۆیان ئەم کار ئاسانیان بۆکەن تەسهیلاتیان بۆکەن داشکانیان بۆکەن و لەوێ سەهمەکان ئەکردنەوە کاتە بۆ خۆیان یەکەن ئەم داشکاندنە ئەم کار ئاسانیە لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستانە واتە ئیمتیازاتی زۆر دەنە کۆمپانیاکە لەولاوە خۆیان بە جۆرشکە لەگەڵ کۆمپانیەکە بنە شەریکەمە یەک ڕێگەیەکی دیکە هەیە کۆمپانیای فێکان هەندێک شت بەشەیە ینی لەسەرتا ئەمەیان ناکرد دوای ئەمەیان کرد هەندێک کۆمپانیایان دروست کرد بۆ لە بواری غاز و لە بواری نەوتیشا بۆ ئەوەی کە بێن دەستیان بگات بۆەوەی کە لە بریەوەی دەم بە کۆمپانیایکی ئەمریکی یاخۆت نەرویجی بێن کۆمپانیای دروستکەن هەوەیەکی بنێ کە زەمانەتێکی باتێ جا یەکێک لەو دۆ وڵاتانەیە لە کەنەدایە لە ئەمریکایە لە بریتانیایە بێن عەقدەکان بدەن ئەم کۆمپانیانی خۆیان بەڵام بەناوی ئەوەی کە لەگەڵ کۆمپانیایەکی فڵانی ئەمریکیە یا فڵانی کەنەدیا عەقدیان کردووە و ڕسمیشە لە بەرەوەی کۆمپانیەکە جنسیە وڵاتەیە چێ خاوەندارەتیەکە بەشێکی زۆریان لەم ینی کۆمپانیانە ینی ڕابردوویان ڕوون نییە و مرکزی اقتصادیشیان ڕوون نییە ئەگەر تۆ بتێ بە دۆداچوون بکەی ناتوانێت بگەیتەوەی کە تەنانەت وەکو باس دەکرێت ینی چۆن دەڵێن مرکزی اقتصادی کۆمپانیایکی گەورەی دەباری نەوتای ئیشکات ئەبێ بزانێت سەهمی چۆنە لە پێشڕاستی ئیشەشکەی کردووە لەکوێ ئیشی کردووە کە ئەمانە دیار نین کە دیارنی دیار تازە دروست کراوە کاتێک کە چیت دوایەوە هەمومانە زانین لە ئێستادا هەندێک لە ناو ینی زنجیرەی خاوەندارتی و کۆمپانیانە یاخود لە هەیکەلی تەنفیزیەی ئەو کۆمپانیاندا بەشێک لە کوردەکان کە سەر بەلایەنێکی دیاری کراون یاخۆت سەر بە هەردوو لایەنەکەش هەن وجودیان هەیە لە ئێستادا واتە ئەمانە ڕاست کراونەوە بۆی ئیشەکانی خۆیان بە لە سێبەرە بۆ ئەوان جێبەجێ بکەن ئەمە لەو ڕۆوە کە پێی دەوترێت چۆن ئیسفادە لە بابەتی نوتەکان چ لە ڕێگەی ساکردنی سامەکانی کۆمپانیەکان چ لە دروستکردنی کۆمپانیای سێبەر و فەیکەوە بۆ پێدانی عەقدەکان بوویان ئەم زۆر بە کورتی دکتۆر پێم بڵێ دکتۆر زۆر بە کورتی پێم بڵێ ئەگەر مەلەفی نەوت بچێتەوە دەستی بەغدا هیچ ئەگەرێک هەیە ئەم بێنە و بەردەی نێو مەلەفی گرێبەستەکان و فرۆشتن و هێنان و بردن و پشک و کۆمپانیایی نادیار و هەموو ئەمانە
چارەسەر ببێ یان ڕاستیەکەی ئەمە شتێکە ڕێچکەی خۆی وەرگرتووە مەلەفی نەود لای هەرمی کوردستان بیان لای بەغدا ئەمە وەکو خۆی مێنێتەوە. پێم وایە ئەمان دەسەڵاتدارانی هەرێم لەوە ترسن دوایەوەی کە مەلەفە ئەگەر بکرێتەوە دەست عێراق بە ینی پێداچنەوە بەم گرێ بەسە نەوتیانەداکە و یان بەو گرێ بەسە غازیاندا دەکات و دەگاتە نەتیجەیەک بەشێک لە ڕاستەکان دەردەکەوێت و بەشیش تریش لەوانە دەردەکەوێت کە بەشێک لەم کۆمپانیانە ینی ئیمتیازێکی زیادیان پێدراوە ئەم ئیمتیازە زیادە مانای چییە و بۆچییە و ئەگەر عێراق ئەمە لەوانەیە عێراقیەکان بیر لەوە بکەنەوە و ڕەشیان گەیاندووە کە ئامادەن دەستکەم بە گفتوگۆ لەگەڵ ئەم کۆمپانیانە بۆ ئەوەی کە سەر لەنوێ لەسەر نرخێکی گونجا و منطقی ڕێک بکەوەکە ئەوەی کە ئەم ماوەیە لە ململانێکی زۆر لەگەڵ کۆمپانیەکان ڕێککەوتنە سەرەوەی کە $16 بۆ هەر بەرمیلێکی بەرەمێنان دابنن بەڵام ئێستا سیر دەکەیت لەژێر فشاری سەڵاتدارانی هەرێمدا بڵین کشانەوە لەمە. دکتۆر تۆش قەناعەتت بەو لێکدانەوەی بەغداد هەیە ئەگەر بەو پێودانگە بێ کە ڕاستیەکەی دوو مانگێک لەمەوە پێش ئەگەر زیاتریش نەبێ گوتی بەڕاستی ئێمە ئێوە هەست ناکەین لەگەڵ کۆمپانیاکانە خەریکی دانوستانین هەستەکەین لەگەڵ هەرێمی کوردستان و کۆمپانیاکانە خەریکی دانوستانین و هەرێمی کوردستان فشار لە کۆمپانیاکانەکە بۆ دانانی هەندێک مەرجی تازە و دوایین مەرج پێم وابێ ئەوەیە کە کۆمپانیاکان ئەڵێن لەگەڵ زیادبوونی بەرەمێنانی نەوت لەسەر و با بڵێن 230 ملیار بەرمیلەکە وردە وردە لەگەڵ زیادکردنەکە پشکی کۆمپانیەکانیش زیاد بکە هەر بەڕاستی هەرێمی کوردستان لە هاوکێشەی دانوستان لەگەڵ کۆمپانیاکانە وەکو جۆرێک لە کارتی فشار بەکاریانە هێنێ دیارە دواتر قازانجەکە چێ بۆ کێ من پێم وایە بەڵام من لە ئەمە ئەگەرێکی زۆر واردە ئەوەی کە جەناب باسیەکەی کە هەرێمی کوردستان فشارەکە لەسەر کۆمپانیەکان کە بربەست بۆ ڕێکەوتنەکە دروستکەن بۆ جێبەجێکردنی و ئەو بابەتەی کە لە ڕووی ئەمنیشەوە ئێستا ینی هەیەکان لەساس بەهۆی درۆنەکانەوە کۆمپانیەکان ئیشەکانیان ڕاگرتووە ینی گومانی لەسرە من ناتوانم ڕاستیکەمەوە چۆنە بەڵام گومانی لەسەرەوە عێراقیەکان بەشیان باوەڕ بۆ ینی چیرۆک و جێڕانەوەیان ناکەن کە هەرێمی کوردستان یان جێڕێتەوە. ئەی دکتۆر پرسێکی دیکە هەیە بم بورە بۆ بەشی دووەم نازانم ئەگەر بیرت نەچێ بەڵام قسێکی گوایە ئەمریکیەکان بە هەرێمی کوردستانیان گوتووە نەوت ڕادەست مەکەن یا نهێنی ئەم ئەگەر وا بێیان نازانم بە دڵنیایی و ئێوە زانیاری باشترتان لایە ئەمە یەک دوو ئەبەسترێتەوە بە هەندێک ئەگەر و پێشهاتی دیاریکراو کە پێدەچێ لە عێراق و لە ناوچەکەیان ڕوو بدەن. لە ڕاستیان پێم وایە ئەوەی کە باسی هەندێک پێشهاتی هینەکات پێشهاتی ناچاوەڕوان کراوەوانە ینی وەکو هالەیەک وایە با هیچ حەقیقەتێکی نییە چونکە لەگەڵ نە لەگەڵ سیاسەتی ئەمریکا دێتەوە نە لەگەڵ واقعی ئێستای عێراقا دێتەوە عێراقیەکان دەیانەیە خۆ لادن لە شەڕ بە هەموو شێوازێک تەسلیمی ئەمریکا و ئیرادەی ئەمریکا بوون پێم وانە با حتا لە بابەتی حەجی شعبیشە وایان کردو هێزەکانی حەجی شعبی لە ئەم گەرمەی کێشانە لەگەڵ لە بین ئیسرائیل و حەماسدا بێدەنگ بن ئەمە لە لێدانی ئێرانە بێدەنگ بن ئەمە ئەگەر دلیل بێ یان بەڵگە بێ لەسەر شتێک بەڵگەی لەسەرەوەی کە لە عێراقیەکان دەیانەوێت خۆیان لە جێژەڵەکەی ئەم شەڕە لابدەن بەڵام برادرانەی تر دەیانەوێت تووشیان کردن یاخۆ بە بەردەوامی ئیدعای ئەوەکەن کە لە عێراقا دۆخێک ڕوودات ئەوەی کە لە عێراقا ڕووەدات و پارتی دموکراتی کوردستان بە دەرجە یەک گرێوی لەسەر دەکات ئەوەیە کە خۆی هەرچۆنێ بێ بە قنگە خشکا وەکو کوردەکە ئەڵێ خۆی بگەێنتە هەڵبژاردننی ئەنجومەی نوێرانی عراقی و پەرلەمانی عراقی تازە بۆ پێکێنانی کابینی تازای حکوومەت ئەم بابەتە وەکو کارتێک بخاتە سەر مێزی گفتوگۆ لایەنە عێراقیەکان ناچارکە بەڕێکەوتنێکی جیاواز و تازە بۆ ئەوەی کەوایان لێ بکات کە ڕێگە بدا کە خۆی خاوەندارەتی مەلەفی نەوتی بکەن. جا پرسەکە ڕاستیەکەی دکتۆرەمین هەر دۆسەی نەوتە بێ یان با هەندێک لەبارەی دۆسەی داهاتی نانەوتیش
قسە بکەین هەندێکت باس کرد باست لە جیاوازی تێگەیشتنەکەی هەرێمی کوردستان و عێراق کرد بەڵام بە جۆرەی لێک تێگەیشتنەکە تەبان دێمەوە سەر ئەو پرسی ئەگەری شەڕیان هەر هەڵکشانێکی دیکە و هاوکێشەکانی با بڵین پێکێنانی حکوومەتیش بوو لە دوای هەڵبژاردننی داهاتوی عێراق بەڵام بە جۆرەی لێک تێگەیشتنەکەی بینی هەرێمی کوردستان و عێراق بەدەق ئەمەی تایاڵە تیمێک پێک دێنرێ بۆ پێلێنکردنی داهاتە نانەوتیەکان و دیاریکردنی پشکی حکوومەتی فیدرال لەم داهاتانە لە مانگی ئایاری 2025 ینی مانگی 5 بە 2 هەفتە راپۆرتی خۆی بدات بە حکوومەتی عێراقی ئەوە ڕوونەکە جیاوازی لە پێناسەی با بڵین داهاتی فیدرالیا هەیە لەلایەن هەردوولاوە بەڵام پێت وایە لیژنەکە قدرەتی ئەوەی هەبووە بتوانێت بە دەرەنجامێکی دیاریکراوە و بە پێشنیازی دیاریکراوە بچێتەوە بەردەم سوودانی بچێتە بەردەم ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆی چارەسەر ببێ لە ڕاستیە ئەوەی کە من بیستومە لەم باوەڕێەوە ئەوەیە کە لایەنە عێراقیەکان ناڕازی بوون لەوەی کە نەیانتوانیوە دڵنیا بن لەوەی کە داهاتەکانی هەرێمی کوردستان چەندە یاخود دەستیان بگا بە معلوماتی پێویست لەسەرەوەی کە بڕی داهاتی حەقیقی لە هەرێمی کوردستان چەندە بێزگەلەوەی کە لە ڕێکخستنیان پۆڵێنکردنی داهاتە فیدراڵەکان ناکۆک بوون واتە لایەنی عێراقیەکان ناکۆک بوون لەسەرەوەی کامە داهاتی فیدرالیە و کام داهاتە فیدرالی نییە ئەو داهاتانی کە لە ینی باسم کرد عێراقیەکان پیان وایە داهاتەکانی باس هەمووی فیدرالیە ڕسمەکان هەمویانە بێ بگەڕنەوە تەنها ڕسمی خزمەتگوزاری شارەوانەکان نەبێ ڕسمی دادگایە ڕسمی وەزارەتەکانە ئەوەیە کە وەردەگیرە بگەڕێتەوە بۆ عێراق بۆ خەزانەی گشتی لەمە نیوەی بۆ عێراق بێ نیوەی بۆ هەرێمی کوردستان بێت بە پێی یاسای ئیدارەی مالی لە عێراقدا ئەمە هەر بۆ هەرێمی کوردستان نییە بۆ پارێزگاکانیشە و ئەو گومرگانش کە ینی نقطانی گومرجی کەکەونە ناو سنوورەکان چوارچەوەی سنوورەی هەر پارێزگایەکەوە ئەوە لە 150 داهاتەکەیان بۆ پارێزگاکە بێت 150 بۆ حکوومەتی فیدراڵی بێت بەڵام لێرە لە بابەتی گومرگەکان لە وەزارەتی دارایی لەم ساڵانی دواییدا ینی ڕوونکردنەوەیکی داوەتە پارێزگاکان کە داهاتەکانی کە بۆ پارێزگاکان دەڕۆ داهاتی گومرگەکان بریتینە لەو داهاتی لە گومرجی هاوردەکردنی کاڵا وەردەگیرێ بەڵکو بریتە لەو ڕسمانەی کە بۆ ڕێخستنی هەموو هاتوچۆ و ئەو گۆڕەپانی ناو گومرگەکان و تێپەڕین و هەموو ئەم بابەتانە وەردەگیرێ بەڵام بابەتی گومرجی کاڵا و شمەک ئەو بابەتە داهاتێکی فیدرالیە و وەزارەتی دارایی فیدراڵی سازشی لەسەر ناکە ئەمە تێگەشتنی حکوومەتی عێراقیە بەڵام هەرێمی کوردستان بابەتەکە بە جۆریشتر پێناسە دەکات یەکەم داهاتی گومرگەکان بە داهاتی خۆی دەزانێت و داهاتی ینی هەموو داهاتی گومرگەکان بە داهاتێکی بەو داهاتە ئەزانێکە بێت لە 150 بۆ هەرێمەکە بێ 150 بۆ حکوومەتی اتحادی بێ ئەم جیاوازی تێگەشتنە و بێزگەلەوە داهاتەکانی باج بە داهاتێکی ناخۆی دەزانێت و داهاتەکانی هەندێک داهاتی تریشەیە هەر بە داهاتی ناخۆیە زانێ ئەگەر وا بێ دکتۆر ناخۆیە زانێت دکتۆر ئەگەر وا بێ ئێمە لەبارەی لێک تێگەیشتنەکەەوە هەر بەڕاستی ئەمە قسەیەکی ڕاستە بێ کە بڵین هەم لەبارەی نەوتەوە ئێمە نەگەیشتوین بە هیچ هەم لەبارەی داهاتی نانەوتیشەوە نەگەیشتوین بە هیچ چونکە شاندی هەرێمی کوردستانەوەی ماوەی ڕابردوو لە 3-4 ڕۆژی ڕابردووە لە بەغداد بوون بە ڕوونی بە بەغدادیان وتووە کە تەنها بۆ مانگی 6 دەتوانن 120 میلیارد دینارەکە لە داهاتی ناوخۆ بنێرن بۆ بەغداد ئەگەرنا بۆ مانگەکانی دیکە بە دڵنیاییەوە کەمتر ئەنێرن کێشەکە لەوایە کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان یان شاندەکەی هەرێمی کوردستان ئەم قسەیە بە بەغداڵێ ئەزانی لە بە گوێرەی ماڵپەڕی شەفافیەت ئەوەی قوبا تاڵەبانی دایناوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش دانی پێداناوە و لە سایتی حکوومەتە هەفتانە با بڵێن ڕۆژانە داتاکانی ئەبدەیتە بێتەوە لە 12 مانگی حەوت تا 18 مانگی حەوت داهاتی سلێمانی تەنها 7 میلیارد دینار بووە بەڵام بۆ هەفتەی دوای ئەو لە 19 مانگ تا 25 مانگ 87 میلیارد دینار بووە کە ئەکاتە زیادبوون لە بڵێن لە 411 بەڕاستی جێی پرسیارە لە هەفتەیەکە داهاتی سلێمانی لە 7 میلیارەوە ببێ بە 87 میلیارد دینار.
بەڵێ ئەمە بەشێکە لە ناشەفافێتی کە لە سیستەمی دارایی هەرێمی کوردستاندا هەیە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناڕازگۆن لەگەڵ خەڵکی خۆیان و ناڕازگۆن لەگەڵ عێراقیش، تەنانەت ناڕازگۆن لەگەڵ وڵاتانی تریشدا. و ئەوە پرسیارێکت کرد لە پێشتردا لە بیرم چوو لەسەر مەلەفینەوەت بە ئەوەش وەڵام دەمەوە ئەمریکیەکان مەسلحەتیان لەوەدانە کە هەرێمی کوردستان پێی بڵێن تۆ دەنەوە تەسلیم مەکە، بەڵکو بە پێچەوانەوە پێیان وایە کە بێ بگەنە ڕێکەوتنێک و تەنانەت لە ڕێکەوتنەکەی جاری پێشوشدا دەستخۆشیان کرد و خۆشحاڵی خۆیان دەربڕی. بەڵام ئەوە تا لایەنی هەرێمی کوردستان پاشە شەی کردووە. ئەگەر بینەوە سەر مەلەفی داراییش مەلەفی داهاتە ناوخۆییەکان داهاتە ناوخۆییەکان وەکو وتم ئەمەی لە هەرێمی کوردستاندا هەیە ناشەفافێتە، ینی ناڕوونیە. ئەو لێڵیە هەیە لە هەفتەیەکە 7 ملیار بێ، لە هەفتەکەی تردا 7 ملیار بێمە لە پارێزگایەک لانی کەمی بە منطقیش بێ، ینی کەواتە ئەگەر بە دوو هەفتە زیاد لە 104 ملیار دینار لە هەرێمی کوردستاندا داهات بێ باشە. نەک هەرێمی کوردستان تەنها سلێمانی دکتۆر ئەمین، بەس لە شارێکدا باسی ئەوە کەم لە شارێکدا ئەیکەواتە بێت لە مانگەکەدا چەند بێ. باشە با داهاتی یەک پارێزگا بۆ بەغدا بێت بۆ ئەوەی بەغدا لانی کەمی موچەی فەرمانبەران بنێرێ. یعنی ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ڕاستیدا گرەوی بردنەوەی قسەکانی خۆیان دەکەن لەسەر حسابی قوتی خەڵکی و ژیانی خەڵکی و دەتخوا زۆر بە کورتی پێم بڵێ دکتۆرەمی زۆرمان لەسەر لایانی نەوتیش و لایانی با بڵێن داهاتی ناوخۆ نانەوتی ئەم لێک تێگەیشتنش کرد لە بین هەرێمی کوردستان و بەغدا. پێت وایە تەواو شتێک نەما بە ناوی لێک تێگەیشتن؟ پێم وایە لەژێر هەندێک فشار و پاڕانەوە ئەوانەدا هەوڵ دەدرێت لایەنی عێراقیەکان ناچار بکرێت بە دانی موچەیەکی تر یان وایە لێ بکرێت بڕێکی تریش موچە بدەن، یاخود وایە بکرێت وەکو ساشێکی سیاسی بۆ نمونە یان گفتێکی سیاسی وا بکەن لە ینی عێراق موچەیەکی تر بنێرێ. موچەیەک ئەگەر دوانی کەش بنێرەوە ئەوە هەر زۆر سەرکەوتنە بۆم دەسەڵاتدارە ناڕازگۆیی هەرێمی کوردستان بۆ ئەوە تاکو ئەچنە ناو هەڵبژاردنەوە، بۆ ئەوەی دوای ئەوە لە هەڵبژاردندا ئەم بابەتی پێکێنانی حکوومەت و ڕازیبوون لەسەر کاندیدی سەرۆکوەزیران بکەن بە کارتێکی گفتوگۆکردن لەگەڵ بەغدادا تاکو هەندێک جارتخوا دکتۆر پێم بڵێ ساشی زیاتر دکتۆر هەر بەڕاستی چاوی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەوەیە هەرچۆنێک بێ ڕای کێشێتە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تا 11 یان نەخێر لەسەر دیدەکەی دیکەیە کە کەمێک باسمان کرد، ئەویش ئەگەری دروستبوونی شەڕ و هەڵکشانێکی دیاریکراوە لە ناوچەکە، مەبەستم تەنها عێراق نییە لە ناوچەکەیە. ئەمڕۆ هۆشیارزێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە و پێ ناچێ هەر لە خۆیەوە قسێکی لەو شێوەیە بکە، ئەڵێ من فاڵ ناگرمەوە بەڵام مانگی نۆ هەڵکشانی دیکە بینی. لە ڕاستیە من پێم وانییە ینی هەڵکشانێکی ئەوتۆ هەبێ، هیچ هەڵکشانێکی ئەوتۆ هەبێ و ئەوەی کە هێشە کە ینی ڕاستە فاڵ ناگرێتەوە، بەڵام تەخمینە تەحلیلێکە لەسەرەوە بنەمایی کە پێی وایە کە ئەبێت کێشەکان گەورەتر بن بە تایبەتی تەدەخلاتی بۆ نمونە فرانخوازەکانی ئیسرائیل یاخود سیاسەکانی ئەمریکا یاخود جوڵە نێگەتیڤەکانی هێزە حەشدەی ئێرانیەکان بۆ ئەوەی کە وا بکەن کە چۆن دژ بە بەژەوەندەکانی ئەمریکا ئەوانە بجوڵێنەوە و وایان لێ بکرێت کە چۆن ئەمریکا هێرش کاتە سەر ئەو گروپانە. بەڵام پێم وانیە ئەمانە ینی لەوە تێپەڕن کە تەحلیلێکی سیاسی بن، ئەوانە معلوماتیشی استخباراتی دەقیق نابن. دکتۆر چی لەبارەی ئەو با بڵێن تەمان بە دڵنیایی و دروستبوونی پشێوێکی دیاریکراو لە عێراق شەڕێکی دیاریکراو یان هەر هەڵکشانێک پەیوەستە بێ بە پرسی حەشدی شعبی و ئەم بێن و بەردەی لە نێوان ئەمریکا و عێراق و تەنانەت ئێرانیش ئەنی هەبووە. بەڕاستی هەم فشارەکانی ئەمریکا لەسەر عێراق لەبارەی حەشدی شعبی تۆزێک تونند و زۆرن و بەریتانیا ئەومانە ژاتونەتە ناوە ئەو ئێرانیش لە ماوەیەکی کەمە
هەم ئیسماعیل قائانی سەردانی کرد هەم ئەمڕۆ عەلی لاریجانیش ینی سەردانی عێراقی کردووە و هەموو تێگەیشتنەکان بەرەو ئەوەن کە بەڕاستی ئێران لەبارەی حەشدی شعبی و فشار لە عێراقەکە بۆ تێپەڕاندنی یاساکەی و بەهێزترکردنی ئەو سیستمە و ئەو ئیدارەیی کە ئێستا حەشدی شعبی کۆ کردوێتەوە بە کورتی. ئەم بابەتە ئەگەر ململانەیەک ناڵێن نییە ململانەیە هەیە حەقیقیە بەڵام ئەوانیانەوێ ململانەکە لە چۆرچەوەی یاسادا بکەن واتە بیانیەک نەدەن بەدەستەوە ئەوەی کە بیکەن بە ئیرادەی سیاسی عێراقیەکان بیکەن و ئەترافاتیشی ڕسمی پێ دروستکەن. دوجار ئایا ئەترافاتە ڕسمی ئەبێت ئەوەی کە سزای حکوومەتی عێراقی بدرێ ئەو پەرلەمانم قەراردادا پەرلەمان قەراریەوەدا کە لە چوارچەوەیەکی یاساییدا شەرعەتی هەرچەند شەرعەتیان وەرگرتووە لە ڕێگەی یاسای پێشووی حەشدی شعبیەوە هەرچەند بەڕاستی یاسایکی خراپە و من قەت ئومێد ناخوازم ئەو یاسایە تێپەڕێەوە یاسایکی خراپە بێ بۆ ئایندەی عێراقیش و هەرێمی کوردستانیش بەڵام مەبەستەکەم ئەوەیە کە ئایا تێپەڕانی ئەم یاسایە ئەبێتەوەی ئەوەی کە ئەمریکا سزای عێراق بدا یاخود ببێتەوەی ئەوەی کە لەگەڵ عێراق بە تەواوەتی تێکیدا نا ئەمریکا یەکەم بەرژەوەندی دەوەدا نییە کە بەرەیکی شەڕ بکاتەوە وەگەر هەندێک مەلەفی یان سەرچاوی سزای بەدەستەوەی وەکو بوون منە تەمیلی عێراقی بە بەردەوامی و پارەی کە بۆ لە فرۆشتنی داهاتی نەوت دەستەکەوێت دەگەچێتەوە بۆ خەزانەی فدراڵی ئەمریکا و لەوێەوە تەحویلی دۆلارەکرێتەوە بۆ عێراق هەروەک چۆن لە ماوەکانی ڕابردوودا فشاری لە عێراق کرد بۆەوەی هەندێک لە بانقەکانی کە سەر بە ئێران و هێزە ئیسلامیەکان بوون ئاوتیان بکە ئێستاش دەکرێت ینی لە ڕێگەیەوە هەندێک سزای عێراق بدا بەڵام لەوە تێناپەڕێ و ئەوە قەت نابێتەوەی کە لە عێراق وەزعەکە بە تەواوەتی بشڵەقێ و ئەو کاتەش لەوانەیە بۆ منە ئەم بابەتە وەکو وتم دانوستانە ئێرانەکان بەرامبەر بە مەتۆزە زیاتر تەنازلات بکەن بۆ ئەوەی کە بێکجاری ئەوەی کە ناوێت ناوە حەشدی شعبی واتە هێزەکانی سەر بە ئێران لە سەحەکە نەکرێنە دەرەوە سازشەکەن بۆ ئێرانەکان ژووریان لەوەی کە ئەم مەلەفە ئەم کێشەی زۆر گەورە نەکەن ئەگەر کێشەکە زۆر گەورە بکەن لەوانەیە بەڕووی خۆیان دەبتەقێتەوە جا پێم وە بێ هەر لە ڕەهەندی گەورەتر نەکردنی ئەم مەلەفەشایە کە دکتۆر پێم وە بێ پێدەچێ بیخەنە خولی داهاتووی پەرلەمانی عێراق پەسەندکردنی یاساکە. ئەوەی کە معلوماتی منە ئەوەیە کە بەشێک لە هێزە سیاسە شیعەکان پاشەکشیان لە پشگیریکردن لەم یاسایە کردووە ئەگەر بە شێوەی تەکتیکیش بێ. باس دەکەم دکتۆر ئەمین بەکر پەرلەمانتاری پێشووتری عێراق و سپۆری ئابووری سیاسی لە دوکان و لەگەڵ مابووی گەلێک سوپاس دەستخۆش بەدوعا. چۆنی؟ باشی گۆرەکانت چی لێ؟ وڵا خۆی ئاڵتون وی جا فرۆشتم لەبەر خوشکەکەم بۆ